بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵی جارێکی تر لەم بەرنامە جوانەیان لەم پرۆژە جوانەیە بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوونەوە. پرۆژەی حوتەمی بەهای فەرموودە ئەمڕۆ تیر و پشتی بۆ دەکرێت دوای ماوەیە کارکردن لەسەر ئەم پرۆژەیە و بەشداربوونی زیاتر لە 35,000 کەس لە پرۆژەکە ئەمڕۆ خەڵاتەکان دابش دەکرێت و خەڵاتە شایستەکان بە کەسە شایستەکان دەدرێت. ئەمڕۆ میوانێکم لە نێو ستۆدیۆیە کاک باوەڕ بە خێرەی زۆر خۆشحاڵین کە بەرپرسی بەشی ڕاگەاندنی پرۆژەکەیە. کاک باوەڕ قۆناغی ئەو جارەتان هەورازون و شێوی زۆری بینی. حەزەکەم بزانم قۆناغی حوتەمتان کە تایبەت بوو بە خانمان و ئافرەتان قۆناغیشی چۆن بوو تا چەند با قۆناغێکی سەرکەوتو ناوی دەنێ. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. پێشەکی زۆر سڵاو ڕێزمێ بۆ تۆ بۆ تەواوی بینەران کاکەم ڕەنگیان لە سەبارەت بەو قۆناغی کە قۆناغی حوتەمی پرۆژەی بەهای فەرموودەیە کە تایبەتمەندیەکی هەبوو تایبەت بە ئافرەتان دەتوانین بڵێن سەرکەوتوترین قۆناغمان بوو سوپاس بخوا. ئەو قۆناغە کە تیایدا 35,000 ئەفرەت لەگەڵ ئێمە بەشداری کرد سوپاس بخوا بۆ لەبەرکردنی 100 فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەشداروان زۆر بەگەرم و گوری خۆیان ئامادەکرد بۆ تاقیکردنەوە بەڕاستی لە ڕۆژی تاقیکردنەوە زیاتر لە 22,000 ئافرەت لەگەڵ ئێمە بەشدار بوو و سوپاس بخوا هەموو قۆناغەکانیان بەدەکاری و ئەوانە بەسەرکەوتووی تێپەڕی کە دەتوانین بڵین ڕێژەیەکی زۆر باش نمرەی بەرز بەدەسات نزیکەی 3,000 و بە دەقیقی 3,349 کەس نمرەی سەدی بەدەستێنا بوو ماشاء الله و 2,624 کەسیس نمرەی نەوەتی بەرسێناوی ینی لە 90 تاوەکو 98 بە کۆی گشتی دەتوانی بڵین سوپاس بخوای گەورە پرۆژەیە ئەو جارەمان ئەو قۆناغەمان زۆر بەسەرکەوتووی تێپەڕی و ئێستاش لە هەنگاوی کۆتایی ئەو پرۆژداین کە ڕاکێشانی ناوەکان ئەوانەی کە خەڵات باوەڕ ئەو ڕێژە زۆرەیە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستانە الحەمدولله لە تەواوی شار و شارشکانی کوردستان بوو دەتوانین بڵین لە هەندێک شوێن تەنانەت سنووری ناحیەشی تێپەڕاندە بچووکتر بۆ گوند و ئەوانە و سوپاس بخوا گەورە لە چەندین شوێن ناوچەدا بڕێنراوەکانیشی گرتوتەوە ئەم پرۆژەیە. باشە چەند خەڵاتتان ئامادەکرد و میکانیزمی دابشکردنی خەڵاتەکان چۆن دەبێت؟ طبعا گۆڕانکاریە کرا گۆڕانکاریەکی کتوپڕ 5 پێش ئێستا ستافی بای فەرموودە بڕیاری ئەوەیاندا ئەم شەو 110 خەڵات ڕادەکێشین بە تیر و پشک کە ئەو 110 خەڵاتە دابشکراوە بە دوو ئاست. ئاستی یەکەم ئەوانەی کە نمرەی سەدیان بەرسێناوە کە و کووتمان ژماران 3,349 کەسە. ئاستی دووەم ئەوانەی کە نمرەی 90یان بەدەستێناوە ئەوانش کە نمرەیان لە بینی 90 بۆ 98 کە ژمارەیان 2,624 کەسە. ئاستەکانیش چۆن دابشکراون خەڵاتەکان ئاستی یەکەم 100 خەڵاتە بۆ سەدەکان کە پشکی شێریان بەرکەوتووە. گۆڕانکاریەکە لێرەدا سوپرایزەکە لێرەدا خۆی گەشتی عمرەکان 18 دانەبوون بە چەند خولەکێک پێش بەرنامە ستافی پرۆژە خەڵاتەکانی گەشتی عمرەی نمرە سەدەکانیان کردە 20 عمرە کەواتە گۆڕانکاریێکی بچووک ڕووی داوە. ئاسی یەکەم 100 خەڵاتە کە بریتێ لە 20 گەشتی عمرە 15 خەڵاتی لاپتۆپ و 20 خەڵاتی مۆبایلی زیرەک لەگەڵ 45 خەڵاتی شایسە. واتە کۆی گشتی چەند عمرەمان هەیە؟ کۆی گشتی کە ئێستا باسی ئاسی دووەم دەکەم دەکاتە 22 عمرە. لەبەرەوەی ئاستی دووەم کە ئەوانەی کە نمرەی 90 بۆ 98یان بەرزتێناوە ئەوانیش 10 خەڵاتیان بۆ دانراوە کە لەنا ئەو 10 خەڵاتە 2 خەڵاتی بریتێ لە گەشتی عمرە. بەڵام دەتوانین بڵێن گەورەترین خەڵات دەوێت تۆ فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەچێتە سینگەوە یعنی ئەمە بەڕاستی خەڵات خۆی هەر خەڵاتێکی زۆر مەزن و گەورەیە. باشە حەزەکەم بزانم پەیامی کۆتاییتان چییە و بەهای فەرموودە پرۆژەی بەهای فەرموودە بەردەوام دەبێت؟ لێرەوە زۆر بە پێویستی دەزانم بە ناوی خۆم و ستافی پرۆژە و سەرپەرشتیاری گشتی پرۆژە زۆر سوپاسی هەموو ئەو کەسانە بکەم هەموو ئەو لایەنانە هەموو دامەزراوانە کە بە بچووکترین شێواز هاوکاری ئێمە بوون لە بەڕێوەچوونی ئەو پرۆژە کە ناوەکان ئەوەندە زۆرە لێرە ناتوانم هەم لەبەر کەمی کات و هەمیش دڵنیام لەبەر زۆری ناوەکان کەمێکمان لەبیر دەچێت بۆیە ناچارین بەگشتی لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سیفەتی پێغەمبەر بووە کە سوپاسی ئەوانەی کردووە کە هاوکاری بوون و وەکو دەفەرمێ ئەوەی سوپاسی خەڵک نەکات سوپاسی خوای نەکردووە بەڕاستی ئێمە بە پێویستی زانین پشکی شێر بگەڕینەوە بۆ لە سەرکەوتنی ئەو پرۆژەی بگەڕینەوە بۆ ئەوانەی کە هاوکارمان بوون هەر ئێمە نین و زۆر پیرۆزبایی
لە تەواوی بەشداربووان دەکەم ئەوانەی کە هاتن بەشدار بوون ئەوانی نبری سەدیان بەدەستێنا بە کوی گشتی هەر هەمویان هەر بەشداریکردنت لە پرۆژەیە کە تایبەت بێ بە فەرمودەی ڕسول الله صلی الله عليه وسلم ئەوە بۆ خۆی بەڕاستی نیشانەیەکی خێرە و کۆتا پەیامیشم بەوە کۆتایی پێدێنم ئێمە بەرهەمێکی زۆر تایبەتمان هەیە بۆ خۆشەویستان و بەشداربووانی پرۆژەی بەهای فەرموودە کە بریتە لە کۆکراوەی بەرهەمەشتان لە پەیجەکەتان ڕاگەیاندە بوو ینی ئەو بەرهەمە ناوازەیە چییە کە هەستانە کرد بە تەواوی بەشداربووانی بناسێنن بەڵێ هەروەکو لە ستۆدیۆش ئامادەیە بەرهەمەکە بریتە لە کتێبێک کە فەرمودەکانی کۆی گشتی هەر حوت قۆناغەکەی تێدا بە ناوی هەزار فەرمودەی خۆشەویست صلی الله عليه وسلم کۆکراوەی بەرهەمەکانی پرۆژەی بەهای فەرموودە هەر حوت قۆناغەکەی تێدا کۆبۆدۆ کە پێم خۆشە بۆ خۆت سەیرێکی بکەی و بە بینەرانشی نیشان بدەیت. طبعاً با من باسێکی بکەم ئەزیزان ئەوە کتێبەکەیە کە هەزار فەرموودە بەڵام بەڕاستی جیاواز هەم لە قەبارە جیاواز هەم لە خودی هەڵبژاردننی فەرمودەکان جیاواز هەمیش بەڕاستی ئەوەی کە جیاواز دەکات و من پێش بەرنامەکە کردمەوە ماشاءالله یعنی بۆنێکی یەکجار تایبەتی لێدە ینی بەڕاستی ئەم جارە دەڵێن پێویستە دیاریەکانمان کتێب بێ بەڵام پێم وابێ ئێستا جوانترین دیاری کە ئێستا هەیە و پێشکەش بە هاوڕێیانتانی بکەن پێشکەش بە خۆشەویستانتانی بکەن بەڕاستی ئەم کتێبێت چکەم ئەمە ئەم کتێبەت جگە لەوەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوکات بۆنێکی یەکجار خۆشیش بۆ ماڵەیە دەبەخش ینی بڕوا دەکەی ئێستا خۆزگەمەوە دەکرا بۆنی کەن ینی ماشاءالله بۆنێکی زۆر تایبەتیە و بۆنێکی زۆر خۆشی هەیە و هەزار فەرمودە لە ماڵەکەتدا هەبێ بە کوردی و هاوکات بە عەرەبیەکەشی و بە ڕیوایەتێکە ینی بەڕاستی پێم وابێ جوانترین کتێبەکە پێویستە لە تەواوی ماڵەکاندا هەبێت دەستان خۆش بێ بۆ بەرهەمە جوانە سوپاس بۆ ئێوە ئەزان و خۆشەویستان بە پێویستی دەزانم سوپاسی تەواوی و کەناڵانە بکەم کە ئێستا بەڕاست شێوەیەکی لایڤ و ڕاستەوخۆ بەرنامەیەمان بۆ دەگوازنەوە کەناڵی پەیام کەناڵی سپێدا و کەناڵی کۆمەڵ و کەناڵی بانگەواز ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرنامەکە دەگوازنەوە ئیزان و خۆشەویستان حەزەکەم بچینە سەر خودی دابشکردنی خەڵاتەکان بەڵام دوای دەچینە ڕکلامێکی کورد ناوبڕێکی کورد وەردەگرین و ڕاستەوخۆ دەست دەکەین بە دابشکردنی خەڵاتەکان 110 خەڵات ئەمڕۆ لە نێو ستۆدیۆیە دابش دەکرێت.
بەشی دووەمی بەرنمەکەمانین کە ئێستا کە خەڵاتەکان دابەش دەکەین واتە بە کۆی گشتی لە نێو ئەو ناوەیانە 3349 کەس کە نمرەی سەتی تەواویان بەدەستێنەوە یا تا تەواوی فەرمودەکانی پێغمبەری خۆیان صلی الله علیه وسلم لەبەر کردووە ئەمڕۆ خەڵات دەکرێن هەروەکو کاک باوەڕ ئاماژەی بە خەڵاتەکاندا خەڵاتەکان بەسەر دوو ئازدا بەش دەکرێن و تا ئەو کەسانی کە نمرەی تەواویان بەدەستێنەوە لەگەڵ ئەو کەسانی کە نمرەی نۆهەت بەسەرەوەیان بەدەستێنەوە واتە ئێستا ئێمە لێرە لە خەڵاتەکان 20 گەشتی عومرە ڕادەگەین واتە 20 کەس کە گەشتی عومڕەی بەدەستێناوە لێرە خەڵاتی بەسەردا باش دەکەن تا ئەو 20 کەسەی کە لە یەکەمەوە ناوی دەردەچێت ئەوانە بە تەواوەت یەکسەر عومڕەکەی خۆیان مسۆگەر کردیە و چاوەڕێی دوعای لێیان ئینشاءالله و لێرە 15 لاپتۆپ ئەمڕۆ پازدەی دووەم دوای 20ەکە 15یان لاپتۆپە و 20 موبایلی زیرەکی ئەمڕۆ بەسەریاندا دابەش دەکرێت و لەگەڵەوەش 45 خەڵاتی تری شایستە کە فعلەن شایستەی خۆیانە بەسەریاندا دابەش دەکرێتەوە بەو شێوازە من لە نێوە ڕۆکی بەرنامەکە ڕوونکردنەوەی زیاترتان بۆ دەم لە مامۆستا سەعید میوانمە مامۆستا بەخێر بێ مامۆستا میوانمە و بێکەوە ئینشاءالله ئێستا ناوەکان هەڵدەبژێرین ئێستا ئەو ناوانەی کە لێرن ڕێژەیەکی زۆرن زیاتر لە 3000 ناون نمرەی سەتی تەواویان بەدەستێنەوە و ئێستا کە لێرە ئێمە بەیەکەوە خەڵاتی عومڕیان پێشکەش دەکەین دوعا بکەن هەمویان شایستن دوعا بکەن ئینشاءالله کەسی شایستە لە شایستەتر دەرچێ مامۆستا سەعید دەست پێ بکەین ئینشاءالله بسم الله الرحمن الرحیم بەس مامۆستا بە ئەوانەی کە لێرەش ژیر دەبێ ئەوە دانەیەکیانیش لێرە وەستاوە مامۆستا دانەیەکمان بۆ هەڵبژێرە بزانین یەکەمین کەس کە خەڵاتی گەشتی عومرەی لە پرۆژەی بای فەرموودە پێدەبەخشرێ کە فعلەن شایستەی خۆیەتی و نمرەی سەتی تەواوی هێناوە بزانین کە یا الله یەکەم کەس شاناز ئیسماعیل محەممەد لە شاری سلێمانیەوە نمرەی سەتی تەواوی بەدەستێناوە شاناز خاتون شاناز پیرۆزە گەشتی عومرەکەت پیرۆزە تەبان نزان و خۆشەویستان ئەم قۆناغی پرۆژەی بای فەرموودە تایبەت بوو بە ئافرەتان واتە هەموو ناوانەی کاڵی دەبژێرین ئافرەتانن ناوی دووەم مامۆستا جارشکە بۆم تێک دەرەوە دەرگاکەی داخەوە باشە پێنج زۆر باش بژیان ئیبراهیم ئەحمەد طبعا ئەگەر غەڵەتێک لە نووسینی ناوەکان نەبێ هیچ خەمتان نەبێ هەمووی بە کۆد نووسراوە و ژمارەکانیان لای هەمووان هەیە لە شاری دهۆکی ڕەنجیم پیرۆزە گەشتی عومرەکەت خاتون یەخوا پیرۆزت بێ ئینشاءالله و فەرمودانێک کە فێری بووی فێری مناڵەکانتانی دەکەن ئاواز عەلی وەیسی لە شاری زاخۆ پیرۆز ئاوازخانیش بوو بە خاوەن گەشتێکی عومرە لە پرۆژەی بای فەرموودە دوایەوەی کە تاوای فەرمودەکانی پێغمبەری خوای لەبەر کردبوو ئەو جارە لە شاری هەولێرە سەتی تەواوی بەدەستێناوە ناوی سۆما شەماڵ یوسفە سۆما خان زۆر پیرۆزە ئاوا پێم خۆشە شارەکان ڕەنگا و ڕەنگنی تر لەوێ دەبنە ڕەفیقیش ئینشاڵڵە لە دوهۆک و زاخۆ و هەولێر و سلێمانیمانە بووە ئەو جارە ئیسرا کامیل حەمەشین لە تەکیەی خۆشەویستەوە پیرۆزە ئیسراخان یەخوا گەشتی عومرەکەت پیرۆز بێ دوعامان بۆ بکە ئەمە پێنج ناومان هەڵبژارد 15 ناومان ماوە تا 15 تر گەشتی عومرەی بۆ دەردەچێ و 15 ناوەی کە ئێستا هەڵی دەبژێرینەوە کە مامۆستا مەلا سەعەد ئەمە ئەوجارە تاوانم نییە ئەتۆ هەڵی دەبژێری باشە طبعا نەزیزان هەمووانەی کە لێرەن شایستن شایستی خەڵاتی زیاترن من بە ئەو ناوەش بخوێنمەوە لە شاری کۆیە لە کۆیە ڕێزان ڕەزاق ئەبوو بەکر ڕێزان خان پیرۆزە گەشتی عومرەکەت یەخوا پیرۆزت بێ ئینشاءالله طبعا بەر لەوە لەگەڵ ستافی پرۆژەی بای فەرموودە قسەمان دەکرد یعنی ئەوان 110 خەڵاتیان ئامادە کردووە ئەوان زۆر بە دڵێکی خەمگینەوە دەڵێن 110 خەڵات چونکە حەزیان دەکرد هەمووان خەڵاتکەن بەڵام دیارە ئەو 110 خەڵاتێکی ئێستا کەش من ئاوا بە ئاسانی عومرەکان هەڵدەبژێرین بەرهەمی سەدان کۆبوونەوە سەدان شار بە شارە کە کردویانە بۆ لای کۆمپانیەکان بۆ لای کەسەکان تا بتوانن تەنها عومرەیەک بۆ یەکێک لەو بەشداربووانە حاصل بکەن لە شاری چەمچەماڵەوە دنیا حامید حەمە سادق دنیا خان لە شاری چەمچەماڵەوە پیرۆز بێ طبعا ئەو عومرانە
تا دابینکراوە پێوە ینی ماندوو بوون ڕەبی دەستیان خۆش بێ بەڵام حەزەکە نەگە خێرخوازی زیاتر هەبێ بەدەم پرۆژەی بای فرموودەوە 2000 خەڵات دابشکن لە زیاتی 110 خەڵات لە پیرەمەگرومەوە هێرۆ سابر سلێمانمان بوو بە خاوەنی خەڵات بەڵام چ خاوەن خەڵاتێک خاوەنی خەڵاتی عومرە بەهۆی چێ بەهۆی لەبەرکردنی فرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی مەزنە بەڕاستی خەڵاتێکی زۆر گەورەیە یەخوا پیرۆزی بێ طبعا لە نێو سەتانە هەر پرۆژەی بەهای فرموودە بۆیان دەژێڕامەوە طبعا کەسی تێدایە منداڵەکەی تەلاسیمای هەیە دوو منداڵی فلیجی هەیە کەسێکی تێدایە خۆی ئۆتیزمی هەیە بەڵکو سەتی هێناوە تەواوی فرموودەکانی لەبەر کردووە بەڕاستی ئەوە خەڵاتێکی گەورەیە لە شاری هەولێرەوە نیدا کامەران ئەحمەد پیرۆزە ئەوەش بوو بە خاوەن خەڵاتی ئەمڕە ئەوە چەنددان هەڵبژێری مامۆستا نۆدانە ئەوە 4 6 8 9 ئەوە دەیەم دانەیە دووبارە لە شاری هەولێرەوە شەیما خالید عەبدولکەریم شەیما خالید عەبدولکەریم پیرۆزە بوو بە خاوەن خەڵاتێکی عومرە ئەوە دەیەمین کەس بوو مامۆستا بسمیلای دەکەی لەگەڵ بژاردنە بسم الله یا الله خەڵاتی عومرە خەڵاتی عومرە دووبارە شاری هەولێر میدیا فەخرەدین فەتاح لە شاری هەولێرەوە نمرەی سەتی تەواوی بەدەستێناوە و تەواوی فرموودەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لەبەر کردووە یەخوا پیرۆزت بێ خوشکی من یەخوا پێوە سەربەرز بی مەڕوە ئازاد سەلیم لە شاری هەولێرەوە طبعا شار بە شار گۆڕانکاری پێدادێ ینی بۆ بەشدار بووان بەڵام دیارە ئەو ساڵ لەو قۆناغەش بەشێکی زۆری شاری هەولێر بووە بەشدار بووە هاوژین محەممەد ئەحمەد لە شاری کەرکووکی خۆشەویستەوە لە دڵی کوردستانەوە پیرۆزت بێ خوشکی من پیرۆزت بێم گەشتی عومرەیە هاوژین خان نەجیبە زوبێر سادق لە هەریری جوانەوە یەخوا پیرۆزت بێ ئەوە 15مین گەشتی عومرە بوو کە دابەشمان کرد 5 دانەیان ماوە کە گەشتی عومرەیان بۆ دەربچێ تەواویەوانە لێرەن شایستن هەمویان سەتی تەواویان بەدەستێناوە ئەمە 15مین بووە نێ مامۆستا ئێستا 5 دانەمان ماوە کە گەشتی عومرەیان بەسەردا بەش کرێ دیارە بە پێی شارەکان بچووکی گەورەیان بەشداربانیان جیاوازی هەیە بۆ یەگەر بەشێکیان بۆ شارێک زیاتر دەرچوو نیشانەی وەیە کە ڕێژەی بەشداربوانی زیاتر بووە بەڵام کۆی گشتیار خۆی زۆرە 3349 کەس نمرەی سەتی تەواوی بەدەستێناوە ڕەمەزان ئیبراهیم محەممەد لە کەلارەوە ئیبراهیم ڕەمەزان محەممەد لە کەلارەوە ڕەمەزان ئیبراهیم محەممەد ئێستا خەڵاتێکی ترمان هەیە لە ژیلە فاخیر ئیلیاس لە شاری هەولێرەوە ئەوە 17مین گەشتی عومرەیەکە بە سەریدا دابەش دەکرێت طبعا هەر حەز دەکەم بۆی سەرژمێریەک بکەین بزانین چۆن دەبێت هەر لەبەر چاوی ئێوەش ئەوە دوودانە کاگیونس زوومی کە حەزەکەمەوانە سەرژمێریەکی بکەمەوە بزانین بۆی کە هەڵەیەکمان ئەگەر ئەمڕەیەکمان زیاد کێشا بێ دوای دەبی هەر بیدەینێ ئەو جەبا لێرەوە حساباتێکی بکەین ئەوە 2 ئەوە 4 ئەوە 6 ئەوە 8 ئەوە 10 ئەوە 12 ئەوە 14 ئەوە 16 ئەوە 16 دانەیە واتە 16 گەشتی عومرە ئێستاکە دابەش کراوە دیارە غەڵەتێکمان کردووە لە ڕەمزیە خانەوە ڕەمزیە ئیبراهیم محەممەد لە کەلارەوە ئەوە ئەو ناوەیە دیارە من بە ڕەمەزانم خوێندۆتەوە نازانم ڕەمزیەیە ڕەمزیە خان پیرۆزە و داوای لێبوردنمەیە خۆرە دەمبورێ گەشتی عومرەی بۆ دەرچوە قابیلێت برێ ناتبوورم ناسک مەجید محەممەد لە شاری هەولێرەوە
بوو بە خاوەن گەشتی عومرە دوایەوەی کە 100 فەرموودەی تەواوی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر کردبوو دوایەوەی امتحان کراوە کوردی و عەرەبیەکەی نووسیوە هەر سەتی تەواوی هێناوە و شایستەی وێ بەڕاستی عومرەی پێشکەش کرێ لە دهۆکی خۆشەویستەوە ئالا سەلاح الدین عەبدولجەلیل ئالاخان پیرۆزە ئالاخان بوو بە گەشتی عومرە و پێم وایە یەک دوو ڕەفیقی تریشی لەگەڵا هەر لە شاری دۆگەوانیش گەشتی عومڕیان بۆ دەرچووە ئەیزان قۆناغی یەکەمی تیر و پشکەکەمان 20 خەڵاتی گەشتی عومرەیە واتە بەسەر ئەو 20ی کە لە یەکەمین جار ناویان هەڵبژێر واتە هەمووانێک کە ناویان هەڵبژێرم ئەوانە گەشتی عومرەیان بۆ دەردەچێ و ئەوانە نەکە نمرەی سەتی تەواویان بەدەستێناوە شەهلا عوسمان مەحموود لە شاری سلێمانیەوە پیرۆزە خاتون مامۆسا بوو بە چەند ئەو بوو بە 90 بزانم ئەوە 90ەیە 2 بەر بۆ 6 8 10 12 14 16 18 19 برانی کۆنتترۆل لەگەڵم هاوکارم بم بۆ ژماردنی بۆی کە هیچ هەڵەیەک نەکەین تکایە کەسێک لەوێ ناوەکانمان بۆ تۆمار بکە هەرچەندە تەواویم بەرنامەیە ڕیکۆرد دەکرێتەوە بە ناوانە ئەوە کۆتا کەسە لە نمرە سەدەکان کە گەشتی عومرەی پێشکەش دەکرێت بزانین چێ موژدە بێ لە شاری کەرکووکە فرمێسک شاخەوان جەلیل لە شاری کەرکووکەوە پیرۆزە گەشتی عومرەش بۆ تۆ دەرچوو یەخوا پیرۆزت بێ طبعا ئەوە گەشتی عومرەکان بۆ نمرەکانی 100 تەواو بوو دواتر ئێستاکە 15 لاپتۆپمان هەیە لاپتۆپی باش پێشکەش بەو کەسانە دەکەین کە ئینشاءالله کاری خیری پێ ئەنجام بدەن ئەوانەی کە لێرە هەن حەزەکەم بیدەمە بەشی کۆنتترۆل بۆی کە ناوەکان لای خۆیان بپارێزن و بە زووترین کات پەیوەندیتان پێ بکەن ئەزان و خۆشەویستان پرۆژەی بای فەرموودا خۆیان پەیوەندیتان پێوە دەکەن پەلە مەکەن لە پەیوەندی پێکردن بێگومان تەواوی و بەرنامە ڕیکۆردا و ناوەکانتان لای ئەوان پارێزراوە پەلە مەکەن لەوەی کە تەلەفۆن دەکەن و چکە ئێستا دەڵێن پەیوەندیمان بۆ دێ شەڵە پەیوەندی بە هەمووتان دەکرێت ئێستا و 15 دانەیە کە هەڵی دەبژێرین لێرە ئەو 15 دووەم گەشتی عومرەیە ئەفوەن 15 دانەیە لاپتۆپە لاپتۆپی باش مارکی چاک پێشکەشتان دەکەین ئینشاءالله بسم اللهی خاتونێک لە سلێمانیەوە ناوی ئیمان حەیدەر محەممەد کەریمە یەخۆ پیرۆز دەبێ بە زووترین کات لەلایەن لیژنەکانی سەرپەرشتیارەکانی پرۆژەی بای فەرموودا ئەو خەڵاتە شایستانەتان پێ دەبەخشرێ و خۆیان پەیوەندیتان پێوە دەکەن لە شاری سەی سادقەوە زریان وەلی ئەمین زریان خان پیرۆزە زریان خان پیرۆزە طبعا ستافی پرۆژەی بای فەرموودە هەمووی لە کۆنتترۆل دانیشتون لە شاری دۆکەوە کوردستان حەسەن عەبدوڵڵا پیرۆزە طبعا مامۆستا سیروانی شەر خۆی لێرەیە کە نووسەری بەشێک لە کتێبەکانی پرۆژەی بای فەرموودەوە دەڵێ ئەمڕۆ یەکێک لە ڕۆشترین خۆشەکانی بۆی کە خەڵات دابش دەکات بەڵام دڵتەنجیشە کە ناتوانێت خەڵات بە هەمووان ببەخشێ خۆزگەم خێرخوازان زیاتری هاوکاری پرۆژەیەکی ئاواز جوان بکەن بۆی کە بتوانن زۆرترین خەڵات بەسەر بەشداروان دابشکردن چونکە بەڕاستی ئەوانە خەڵات شایستە ئەنی تۆتەمە سیرکە 100 کەسی تەواو 100 کەسی تەواو ینی 100 فەرموودەی تەواوی پێغمبەری خوای لەبەر کردەوە بە کوردی و عەرەبیەوە ینی جگەلەوەی کەەوە خەڵاتێکی گەورەیە کە دەچێتە نێو سینگی بەڕاستی شایستەیەوە شەکە لەسەر و دنیایش خەڵات بکرێت لە شاری چەمچەماڵەوە تارا محەممەد ڕەزا لە شاری کەرکووکەوە ماشەڵڵا دەبێت بەشداروانی کەرکووک زۆر بن خەڵاتی زۆریان بۆ دەردەچێت ڕووناک عەزیز کەریم لە کەرکووکی عەزیزەوە پیرۆزە ئەوە 5 دانەمان هەڵبژاردووە 10 دانەمان ماوە لە هەڵەبجەی شەهیدەوە مەڕوە قاسم موستەفا پیرۆزە مەڕوەخان پیرۆزە مەڕوەخان بووی بە خاوەنی خەڵات شەشەمین دانەی لاپتۆپێکت بۆ دەرچوو لە سلێمانیەوە هەنار عەلی محەممەد ئەمین نمرەی 100 تەواوی بەدەستێناوە لە شاری سلێمانیەوە یەخوا پیرۆزت بێ خوشی من طبعا
پرۆژەی بای فەرموودە حەزەکە مامۆسەدانەی چەند لێرەدەوە بۆ دووبارە تێکی دیتەوە پرۆژەی بای فەرموودە ئەمجارە کتێبێکی ناوازشیان بۆ ئامادەکردوون لەگەڵەوەی کتێبێک کە هەر هزار فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی لە کتێبێکی بۆن خۆش بڕواتە نەوێ بۆنێکی جیاوازی هەیە لە شاری کەلارەوە ئاواز کەریم عەلی ئاواز خان پیرۆزە لە شاری هەولێرەوە یارە سەمیر قاسم پیرۆزە یاراخان یارە سەمیر قاسم پیرۆزە دیا ئومێد عەلی لە شاری ڕانیەوە پیرۆزە دیارە خەڵاتەکان زۆرە کاتەکەمان کەمە بۆیە دەبێت تۆزێ پەلە بکەین لە دابشکردنی خەڵاتەکان 2 4 6 8 10 ئەوە 11 لە شاری زاخۆوە منتەها شەفیق ڕەشید پیرۆزە لە شاری زاخۆوە مامۆستا تۆزێ پەلە بکەین کاتەکەمان کەمە ماریا بەکر عومەر لە هەڵەبجەی شەهیدەوە پیرۆزە ئەوە سێزدەمینیانە مەڤیان ئیدریس ساڵح لە شاری دۆکەوە ماشاءڵڵا دۆگە و جارە خاوەن خەڵاتی باش بوو یەخۆ پیرۆستان بێ خوشتی من طبعاً پرۆژەی و جارە جیاوازیەکەی ئەوەیە ئێستا جیاوازەکەتان پێ دەڵێم ئالاخان لە شاری کەرکووکەوە تەواو ئەوانەی پرۆژەکەیان لەبەر کردو بەشداریان کردو خانمانن دایکانن خوشکانن ئەرچی ماڵەوەیان لەسەر شام بوو بەڵام هەر بەردەوام بوونە و لەبەریان کردووە نمرەی سەتی تەواویان بەدەستێناوە سارا عەبدوڵڵا حوسێن لە شاری هەولێرەوە پیرۆزە خوشی من یەخوا پیرۆزت بێ ئەوە 15 دانە 2 4 6 8 10 12 14 15 ئەو 15 عومرەکەش بوو کە دابەشمان کرد ئێستا کە 20 موبایلی زیرەکمان هەیە ئەو 15 دانەیەشم لێ وەرگرم برایانی کۆنتترۆل ئێستا کە 20 دانەی کەمان هەیە کە 20 دانەیە موبایلی زیرەکیان بەسەردا دابەش دەکرێت جەماعەت دەڵێن زوو زوو بن پەلە بکەن سەرەتاکانیان هەروەکو باسمان کرد 20 یەکەمیان خەڵاتی عمرایان بۆ دەرچووە 15یان لاپتۆپیان بۆ دەرچووە ئێستا 20 دانەیە موبایلی زیرەکیان بەسەردا دابەش دەکرێت یەکەم کەس کە موبایلێکی زیرەکی بوو بە قسمەتی دیمەن ساڵح حەسەن لە شاری هەولێرەوە سومەیە خدر کاکل مامە لە چوار قوڕنەوە پیرۆزە تەوان دیارە بە هۆکاری وەی کە ڕێژی شارەکانیێنی ڕێژەی بەشداروان جیاواز بوو بۆیە لە بەشێک لە شارەکان زیاتر دەدەچێت هەولێر زۆری بۆ دەرچووە بەڵام ئەوجارە بۆ هەڵەبجەی شەیدا ڕانیا بورهان ئەحمەد ئەوە ناوی ڕانیە و لە هەڵەبجەشە پیرۆزە خوشی من ئەسما تاهیر ئەحمەد لە سەی سادق پیرۆزە خوشتی من ڕێناس ئەنوەر ئەحمەد لە شاری کەلارەوە لە گەرمیانەوە پیرۆزە خوشی من ئەو جارە لە شاری ئاکرێ خۆشەویست خەڵات جبرایل محەممەد نمرەی سەتی تەواوی بەدەستێناوە بەڕاستی جیاوازی شارەکان دڵخۆشم دەکات کە دەبینم یەکێکیان لەو شارێک لەوە بۆکاریەوەی نەکە خەڵاتی بۆ دەرسێ بۆی کە پرۆژی بای فەرموودە گەیشتووە بە کۆڵان بە کۆڵان کوچە بۆ کوچە ینی بەڕاستیەوە جێگای دڵخۆشیە لە شاری سلێمانیەوە کەوسەر حەسەن فەتاح لە شاری سلێمانیەوە پیرۆزە کەوسەرخان تاوان زیزان جێگای باسە سوپاسی تەواوی و دەستگایان و کەناڵە ڕاگەیان نەبکەن کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەریەکە لە کەناڵی پەیام و کەناڵی سپێدە و کەناڵی بانگاواز و کەناڵی کۆمەڵ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بەرنامەیە دەگوازنەوە ئەستافی پرۆژەی بەهای فەرموودە سوپاس و پێزانینی تایبەتیان بۆ دەستگاکانەیە و لە پەیجی پرۆژەی بای فەرموودە ڕاستەوخۆ دەتوانن ئێستاکە بینەرمان بن مەلیکە جەمال سەعید لە شاری کفریەوە
ماجیدە مەولود عەبدولغەفور لە کەلەکچیەوە پیرۆزە ئەوە کەلەکچی جەماعەتی خۆمانە. بەهرە نورەدین سەلاح لە خوورماڵەوە ماشاءڵڵا کەلەکچی خوورماڵ بڕوا ناکەم خەڵکی خوورمال کەلەکچیان دیتیوی ئەوانەی تریش بە پێچەوەنەوە. ئەمن هەردووکم دیتیارێ وەڵڵا. نسار ئازاد سابیر لە شاری چەمچەماڵەوە پیرۆزە. ئەوە پێما بیازدا 2 4 6 8 برانی کۆنتترۆل بۆمان بژمێرن پێمان بڵێن زۆر باش دەبێت شەیما جەمیل سەعید لە شاری هەولێرەوە پیرۆزە. هانا خالید سەلام لە شاری هەولێرەوە 120 تەواوی بەشدار بوون لە شاری هەولێرەوە بۆ بۆیە ڕێژەیەکی زۆریش خەڵاتیان بۆ دەرچووە. ئاراس حەسەن حەمەد لە شاری هەولێرەوە دووبارە پیرۆزە. شادیە شێروان ئیسماعیل لە شاری هەولێرەوە ئەوانە مۆبایلی دەبنە خاوەنی مۆبایلی زیرەک. ئەوە 16 دانە تەنها 4 دانەمان ماوە لە نورە ئیسماعیل حەسەن لە شاری دۆکەوە ئەوانە ئەو کەسانن کە نمرەی 100 تەواویان بەدەستێنەوە. میهرەبان ئیبراهیم محەممەد لە شاری چوارقوڕنەی خۆشەویستەوە پیرۆزە خوشتی من. عیشان علی مححمود لە شاری هەولێرەوە پیرۆزە خوشتی من یەخوا پیرۆزت بێ. نەسرین حەمە ئەمین ئەحمەد لە هەڵەبجەی شەهیدەوە ئەوە تیروپشتی ئەو کەسانە بوو کە نمرەی 100 تەواویان بەدەستێنا بوو 2 4 6 8 8 10 12 14 16 18 19 بوو تەوا بوو. ئێستاکە لانە بورهان محەممەد لە شاری هەولێرەوە نمرەی 100ەکان تەواو بوو واتە خەڵاتی 100ەکان تەواو بوو کەسانی کە 100 تەواویان بەدەستێنا بوو توانیمان لە ئەم جارەی پرۆژەی بای فەرموودە 20 گەشتی عومڕیان پێشکەشکەین 15 لاپتۆپیان پێشکەشکەین و هاوکات 20 خەڵاتی مۆبایلیان پێشکەشکەین. دیارە لێرە تەواو نەبووە 45 خەڵاتی شایستەمان ماوە بۆ 100ەکان بەڵام ئەو ناوانە ئەگەر برانی کۆنتترۆل لێم وەرگرن ئەو 45 بە سەریعی ناویان دەخوێنمەوە تکایە تەرکیستان لەسەر بەرنامەکە بێ بە جوانی سەیرمانکەن سەیری ناوەکان کەن چکات بەهۆیەوەی کە کاتەکە کەمە و بەشی دووەمیش ماوە کەسانی کە نۆهەت بۆ 100یان هەیە دەبێت لەگەڵمان بن. چاوان ئیبراهیم عارف لە شاری سلێمانیەوە پیرۆزە چاوان خان بووی بە خاوەن خەڵات مامۆستا تۆزێک زووتر بۆم ڕاکێش. نازەنین ئەحمەد حوسێن لە شاری قەڵات زێوە پیرۆزە بووی بە خاوەن خەڵاتی شایستە. نارا قاسم قادر لە شاری سلێمانیەوە بووی بە خاوەن خەڵات پیرۆزە. لە شاری سۆرانەوە بنار تەتەر بەهرام پیرۆزە بنارخان. بەڵێن فاروق ئەحمەد لە شاری هەولێرەوە پیرۆزە بەڵێن کاگ بەڵێن خان. شەریهان جەوهەر محەممەد لە چەمسەماڵەوە پیرۆزە. تابان حەسەن عەلی لە هەڵەبجەی تازەوە پیرۆزە. شیرین محەممەد قادر لە شاری سلێمانیەوە پیرۆزە. سارا هاشم خورشید لە شاری ئامێدێ دەلال. لە ئاکرەی ئەزیزەوە ڕووکەن ئەسفەندیار ظاهیر پیرۆزە خوشتی من. بەهەشت مححمود محەممەد لە پێنجوینەوە بەهشت خان پیرۆزە.
لە شاری کەرکووکەوە کەنار قاسم محەممەد کەنارخان پیرۆزە نیگار تەها ئەحمەد لە شاری سلێمانیەوە نیگارخان پیرۆزە عیشان سەیفەدین سەعدوڵڵا پیرۆزە لە شاری دۆهۆکەوە لاڤین سەلاح فایق سلێمانی دانێکی لە بنی هەڵبژێرە بنی نەورۆز کازم ئەسعەد لە شاری سۆرانەوە پیرۆزە سەنا ئازاد محەممەد لە زەڕایانەوە پیرۆزە هەڵاڵە محەممەد ساڵح حوسێن سلێمانی لە شاری سلێمانیەوە پیرۆزە پیرۆزە پێم وا بێ ئەوە هەژدە دانە تەنها دوو دانەمان چلو پێنج دانە نە ماشاءڵڵا ژینۆ عزەدین عەبدوڵڵا لە کەلارەوە پیرۆزە ژینۆ خان وەڵام ئامۆستا دەنە دەبێ هێشتا سەریعکەین چنار جەعفەر سەعید لە شاری دۆکەوە ئەریڤان کامەران عەلی لە کەرکووکەوە ڕێزان قاسم حوسێن لە شاری دۆکەوە ئەرێ وەڵام ماشەڵڵا دۆک باشیان بۆ دەرچۆ دەبێت پشکم بنن ئالا جاسم عومەر لە کەلەکچیەوە ئاخەرچێ کەلەکچیش بەبەختن لە بەردەڕەشەوە ڕۆژان عیماد ڕەسوول ڕۆژان خان پیرۆزە لە دهۆکەوە میدیا عەبدوڵغەفار باقی پیرۆزە ماشەڵڵا خەڵکی دۆشتێ شایستی خەڵاتی شایستەنە ئاکار خەتاب سابر هەولێر خاتون ئاکار پیرۆزە نەشمیل محەممەد کەریم لە دەربەندی خانەوە لە دەربەندی خانەوە ئەوە چەندانە ئەوە 27 بوو هاوژین حەسەن محەممەد لە شاری کەرکووکەوە و 28مین دانەیە ئەوە 28 کافیە حەسەن موستەفا لە شاری هەولێرەوە پیرۆزە خوشتی من کافیە خان بەسما محەممەد حەسەن لە دهۆکەوە حەزەکەم ستافی پرۆژەی بای فرموودە پێم بڵێن ڕێژەی بەشداربووان لە دهۆ گەمجارە چۆن بوو لە کۆنتڕۆڵن ئەوین مەجید لەتیف لە شاری سلێمانیەوە سۆزیار ئازاد حەمە عەلی لە دەربەندی خانەوە طبعاً ئەوانە تەواویان نمرەی سەتی تەواویان بەدەستهێناوە و ئێستا کە خەڵات بەسەر ئەو کەسانە دابەش دەکرێت کە فرموودەی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم لەبەر کردووە ڕەبی پیرۆزیان بێ پەروین بەهزەد عەبدوسەمەد لە شاری دۆکەوە پیرۆزە نیهایەت جەرجیس عەلی لە شاری دۆکەوە سارا هیدایەت ئیسماعیل لە تەقتەقی خۆشەویستەوە یەخوە پیرۆزت بێ ئەوە 36مین بوو نەفیسە شرۆ ساڵح لە شاری دۆکەوە نەفیسە خان پیرۆز ڕەیان بارزان بایز لە شاری کۆیەوە بێگومان پرۆژەی بای فەرموودە و کەسانی لەبیر نەکردووە کە نۆهەت بۆ نۆتوەشتیان هێناوە ئەو کەسانش خەڵات دەکەین سروش سیروان ڕۆستەم لە شاری کەرکووکەوە سروشتخان پیرۆزە بەسمە سەباح نەوشیروان دووسخورماتوو پیرۆزە خوشتی من گەشبین وشیار شاکر لە دارەتووە
زەینەب قەمەر بەکر لە کەلارەوە پیرۆزە. چەند دانەمان ماوە؟ میان بایەزید عومەر لە ئامێدی. ئەوانی کە ناوەکانیان ئێستا دەخوێنرێتەوە بە خەڵاتی شایستە خەڵات دەکرێت. ئیمان ئومێد ئەحمەد لە شاری سلێمانیەوە پیرۆزە. شیلان عەباس ئەحمەد لە قەڵات زێوە. حەزەکەم ڕێژەکەمان پێ بڵێن ئەو چەندانە مامۆسا؟ ئەوە ئەڤین ڕەحیم محەممەد 44مینە پێم وابێ. ئەوە کۆتاییە؟ ئەوە 45مینە پێم وابێ. ئەڤین ڕەحیم محەممەد 45مینە، بەڵام حەزەکەم سەرژمێرەیەکی بکەم 3 4 6 8 10 12 14 16 18 20 22 24 26 28 28 30 32 34 36 38 40 42 44 45 تەواو عەزیزان هەر 45 خەڵات دابەشکرا بەسەر ئەو کەسانەی کە نمرەی سەتی تەواویان بەسەر دەسێنا بوو. دیارە خەڵاتەکان کۆی گشتی 110 خەڵاتن، لە نێویان 20 گەشتی عومرەمان دابەش کرد و هاوکات 15 لاپتۆپ و 20 موبایلی زیرەک. ئەیزان دوای ناوبڕێکی کورت تەواوی ناوەکانی ئێرە دەگۆڕێت و هاوکات ناوی ئەو کەسانە دادەنرێت کە 90 تاوەکو 100یان بەدەستێنەوە و لەوانیشدا 10 خەڵاتی شایستەمان هەیە کە دوانیان گەشتی عومرەیە و 8 خەڵاتی تریش و دەستگاکانی ڕاگەیاندن و خودی پەیجەکانی شیان بکەین کە ئێستا هەرێکە لە کەناڵی پەیام و کەناڵی سپێدە و کەناڵی کۆمەڵ و کەناڵی بانگاواز بە شێوازێکی ڕاستە و خۆ و تیر و پشکەیە دەگوازنەوە. ئەزان و خۆشەویستان ئەوەی کە لێرەیە ئەو کەسانن کە 90 بۆ 100یان هێناوە و لێرە دەخەڵاتی شایستەیان بەسەردا دابەش دەکرێت. دوو کەس یەکەم گەشتی عومرەیان پێشکەش دەکرێت. بسمیلا با عومرەکان دەربێنین. تەمانی زان کاتێک من ناوەکان نیشانیەوە دەدرێت لە شاشەکە ڕاستە خۆ ئەوە دەسوڕێندرێت بۆیە وا مەزان کە ناسوڕێندرێت و دڵنیابن لەوەی کە بە شێوازێکی زۆر شەفافانە چووکە ئێمە ئەهلی فەرموودەین ینی ناکرێ ئەسڵەن شەفافانە نەبێ. ئەزان ئەوە گەشتی عومرەیە لە سەی سادق ئارا بێستون ئەبوو بەکر خوشکی عەزیزم پیرۆزت بێ کە 90 بۆ 100 تێناوە و بووی بە خاوەن گەشتی عومرە یەخۆ پیرۆزت بێ. ئەو خوشکە عەزیزە بوو بە خاوەن گەشتی عومرە لە هەڵەبجەی شەهیدەوە یەخۆ پیرۆزت بێ
ناسیار عادل حەسەن پیرۆزە خوشیە زیزم لە هەڵەبجەی شەهیدەوە بوو بە خاوەنی خەڵات ئەو دوو گەشتە عومرەیە بوو کە بۆ کەسانە دانرابوون لە نەوە تاوەکو سەدیانێنەوە بێگومان ئێمە دڵنیا دەکەینەوە لەوەی کە ئەو کەسانە تەواوی فەرمودەکانی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم لەبەر بووە بەڵام هەڵەیەکی کورد لە نووسین یاخود لەو کاتی کە لە بیریان کردووە تێیدا ڕوویدا و سەتی تەواویان بەدەستێنێنەوە هەشت خەڵاتی شایستە بەو کەسانە درێت کە ئێستا دەخوێنمەوە ئەحلام محەممەد ئەحمەد لە کەڵەکچیەوە ئەوەش خەڵاتێکی شایستەی بۆ دەرچووە یەخوا پیرۆزی بێ ئەم جارەمان لە شاری سلێمانیەوە ئاڤان عەبدولفەتاح ڕەحیم خوشی عزیزم دووەم خەڵاتی شایستت بۆ دەرچوو پیرۆزە شارۆ بەهاءالدین مامەند لە شاری سلێمانیەوە پیرۆزە خوشی عزیزم سێم خەڵاتی تری شایستت بۆ دەرچوو پەریخان فەرهاد ڕەشید لە شاری کەرکووکەوە پیرۆزە خوشی خۆم بووی بە خاوەن خەڵات چەند سەربەرزیە خەڵاتی لە بەرکردنی فەرموودە لە وەرگری جینان سامان نەظیف لە شاری سۆرانەوە پیرۆزە خوشی من طبعا ئەوەی جێگای دڵخۆشی تەواوی شارەکانی تێوزارە دڵژین جومعە عەبدوڕەزاق لە زاخۆوە ماشاءڵڵە لە هەڵەبجەی شەهیدەوە بۆ زاخۆ ئەوە پرۆژەیە ئەوە گەورەی پرۆژەکەی بەهای فەرموودەیە ئەوە پێم وابێ کۆتا دانەیە کە هەڵی دەبژێرین هەشتەمین دانەیە کوردستان جەلیل حەمە ئەمین لە تەقتەقەوە پیرۆزە خوشتی من ئەزان دیارە لە گەشتی ئەوە چەندەمین بوو یەک دانەمان ماوە دە خەڵاتن دوو خەڵاتیان گەشتی عومرە بوو دوای کە سەرەتا خوێنمانەوە هەر یەکە لە خاتوونی هەڵەبجەی شەهید ناسیار عادل حوسێن و لەگەڵ ئارا بێسون ئەبوبەکر لە سەی سادق ئەوانە گەشتی عومرایان بۆ دەرچوو ئەوەش کۆتا کەسە وەڵاوە دوو کەسە تێخەوە خۆشەویستان لە هەولێرەوە فاتیما محمود محەممەد کۆتا خەڵاتی ئەوزاری پرۆژەی بای فەرموودەی پێدرا ئەزان و خۆشەویستان پرۆژەی بای فەرموودا لە قۆناغی حەوتەم بوو کە تایبەت بوو بە خانمان و سوپاس بۆ خوا لەمڕۆوە کۆتاییمان بەو قۆناغێنە و چاوەڕێ بن لە پرۆژەی بای فەرموودا قۆناغێکی تر پێشکەشکە دیارە پرۆژەی بای فەرموودا لەگەڵ قۆناغی حەوتەم ئەمجارە بەڕاستی ئەو کتێبە ناوازەیە هەزار فرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیەوە ئامادە کردووە کە بە بۆنێکی یەکجار خۆش بڕواتانە بێ لە هەر ماڵێک بێت جگە لە بەرەکەتی خودی فەرموودەکەی هاوکات بۆ نەخۆشەکەی ئەم کتێبەیە نیجیاواز چاپەکەی وا کراوە کە بۆندارێکی زۆر خۆشی هەیە دەبێ لە کۆنتترۆلەوە قسم لەگەڵ دەکەن بەڵێ موژدەیە مامۆستا سیروان لە دەرەوەەوە لە کۆنتترۆلەوە مژدەمان دەداتێک خەڵاتێکی تری عومرە زیاد کرا وەکو دیاری بۆ کەسانەی کە نهت بۆ سەتیان هەیە بۆ ئێستا ئەوەی کە هەڵی دەبژێرین خەڵاتی عومرەیە پیرۆزە دیارە لە نێو بەرنامەی ڕاستەوخۆ یەکێک لە خێرخوازان پەیوەندی کردووە دەیەوێ خەڵاتێک بکرێتە ئەستۆی خۆوە ئەو گەشتی عومرەیە بەمەش ئەو کەسانێک کە نهت تا سەتیان هێناوە بوو بە سێ خەڵاتی عومرە پەرێشان محەممەد تاهیر لە ئاکرێوە طبعا ستافی پرۆژەی بای فەرموودە لە کاتی تەسلیحدان واتە سەحدانی وەرەقەکان زۆر بە وردی و وەرەقەکان سەح دەدەن و دڵنیاش دەکەنەوە مجارێ ئەوانەی کە 97 و 98 شانێناوە دڵنیان لەوەی کەمانە سەتی تەواویان بەدەستێنەوە بەڵام بەوەی هەڵەیەکی ئیملاییە ویان بەوەی هەڵەیەکەوە نەیانتوانیەوە سەد بەدەست بێن ئێستا گەشتی عومرەی ئەو کەسانی نهت بۆ سەتیان هەیە بوو بە سێ دانە ئەوەی تری شەر وەکو خۆی بوو 20 دانە بوو ئەزان و خۆشەویستان بەو هیوایی کە توانیمان خەڵاتەکان وەکو خۆی دابش بکەین سوپاس بۆ تەواوی و دەستگایانەی سوپاس بۆ کەناڵانەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تیر و پشکەکەی پرۆژەی بای فەرموودەیان گواستەوە سوپاس بۆ کەناڵی پەیام سوپاس بۆ کەناڵە جوانەکەی سپێدا سوپاس بۆ کەناڵی بانگەواز هاوکات سوپاس بۆ کەناڵی کۆمەڵ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و هاوکات بۆ تەواوی ستافەکانی پەیزی پرۆژەی بای فەرموودە و دەستگاکانی ڕاگەیاندن کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هی تەواوی دەستگا ڕاگەیاندنەکانم پرۆژەیان گواستەوە تا پرۆژەیەکی تر و بەرنامەیەکی تر و دابشکردنی خەڵاتێکی تری شایستە ئێمە بەخوای گەورەتان دەسپێرین بەڵام لە کۆتایەکەی هیواخوازین کە خێرخوازن زیاتر بەدەم پرۆژەی وەهاوە بێن بۆی کە بتوانین لە جیاتی 110 خەڵات ئەمجارە زیاتر لە 200 خەڵات بەسەر ئەو کەسانە دابشکەین کە بەڕاستی شایستەی خەڵاتن
تا پرۆژەیەکی تر پرۆژەی بای فرموودە بە ئێوە شاد دەبتەوە چاوەڕێ ئەو کتێب ئێوە خوێنەری ئەم کتێبە بن و مڕازعەیەک بە پرۆژەکانی بەهای فرموودەوە بکەن ئێمە بەخوای گەورەتان دەسپێرین سپاردەی خوابن